هەموو هێزێک پێمان ئەوێرێ نابینین نابیستین چۆن خوشکان و برایانمان هەر جارێ و لە شوێنێک تا دوێنێ لە شوێنێک ئەوڕۆ لە غەزەیە بەیانی خوا بزانێ لە کوردستانە لەکوێیە بەبەر چاومانەوە خەڵتانی خوێن ئەکرێن شەهید ئەکرێن ئەکوژرێن هیچ هێزێک و دەسەڵاتێکمان نییە ئەبێت تەنها بە پڕی چاوەکانی خۆمان سەیریکەین بۆ هۆکاری ئەو هەموو بەش بوونەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینەتەوە هۆکارێکی تر بۆ بە هیلاکچوونی هەموو گەلێک و کۆمەلگایەک ناکۆکیە تەفرەقەیە هەبوونی ئەو هەموو حیزبە و گروپە و لایەنە و بەش بوونەیە هەر یەکە و بەسەر تاقمێک و بەسەر ڕەوتێک و بەسەر لایەنێکە ئەو هەموو ناو و ناتۆرێکەوە خەڵکی بۆ خۆیان دای ئەتاشن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکا پێشەوە ئەبو هورەرە لێ گەڕێتەوە فەرموویەتی دعوني ما تركتكم إنما هلك من كان قبلكم بسؤالهم واختلافهم على أنبيائهم فإذا نهيتكم عن شيء فاجتنبوه وإذا أمرتكم بأمر فأتوا منهم ما استطعتم متفق عليه أخرجه البخاري ومسلم وأحمد والترمذي وقال هذا حديث حسن صحيح والنسائي وابن ماجه پیغمبری خو عليه الصلاة والسلام أبو هريرة ليه قريته وأفرمي أي أمتكم وازبين لو شتانا دور بكونا ولو شاني كفرمان بين كردونا كبيم نقتونا بيكنوا أنجامدا وازبين لو شتاني شي كوا قدغم لنا كردونا برهلصم لنا كردونا شتي كواجبنيا أوان اللي ورما برا ولا يقول ما برا وباشا فلان اشتري بو واجبنيا شتي كوا حلالة لي ورما برا بزور بتوي إلا أبي حرام بي شكاتو حزكي حرام بي وشتيكش كوا حرامة زور بدواي دام مشو بلي بو حرامة لبرشي حرام كراوة آخر بوها مشتكر حرام بي پیغمبری خواه صلی الله عليه وسلم فرمي بيگومان بتايبت قلانو كوملقاياني پیشو ايوه بهوي او بهلاك شون كپرسياري زوريان لپیغمبراني خواه كر پروردگار شيكي لسر واجبه كردن زور بدوايا اچون ايان وس لواجباتي بيشورن پروردگار شيكي بوريگا پیداوا كردن اوان حزيانا كر حراميكا زور بدواي او اقران او حلال بو حلال او حرام بو حرامه زور پرسیاریانە کرد زۆر ورد ئەبوونەوە زۆر قوڵ ئەبوونە زیاد لە پێویست پرسیاریانە کرد ئێستاشی وایە کاکە پرسیاری ئەوەندە وردەکە مامۆستا نوێژی بەیانی بۆ دوور کەعاتە خێزانی شەیطان ناوی چییە جاوە چ لە باردۆخەکە گۆڕی ماڵە تاوا بێ بۆ ئەوەندەش لە خۆت قورسەکەی پرسیاری ئەوەندە وردەکە لە هیچ کتێبێکان نایدۆزیەوە و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەهۆی ئەوە بە هیلاک چوون ناکۆکیان پەیدا کرد و بەرقەراریان نەکرد لەگەڵ پێغەمبەرانی خوایە لكاتێکەوە پێغەمبەرانی خوایان بۆ ئەچوو ئەوەندە پرسیاریان ئەکرد و ناکۆکیان ئەخستە ڕوو بۆیە بە هیلاک چوون هەبوونی ئەو هەموو فرقەیە و فڕوقەیە و گروپەیە و ناو ناتۆرەیە و بەش بوونەیە وای لێ کردو ئێستا ئەگەر کەسێک بڵێ من بێلایەنم خەڵک پێی باوەڕ ناکە دەڵێ کورە چۆن بێلایەنێ جاوڕۆ کەس هەیە بێلایەن بێ ئەوڕۆ هەر کەسە و لەگەڵ لایەنێک و لەگەڵ گروپێکایە وای کردووە کە ئێمە هێز و باز و یەکڕێزی و قیمەتمان نەمێنێ بداخەوە کە بەڕاستی ئەوە گەورەترین نەخۆشیە کە تووشی ئومەتی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم بۆ ئێستا گەورەترین بە هیلاکچوونمانە بەسەر هاتووە بەهۆی ئەو هەموو گروپە و لایەنە و تاقمەیە نابینی هەر دەستێک لەولاوە هێ دەستی چەوری خۆی بەسەر ئێمە ئەسڵێتەوە ضعیفترین گەلین ئێستا لەسەر زەویا وەکو موسڵمان هەر گەلێک بیەوە زوڵمان لێ بکە و ستەممان لێ بکە چۆن پێی خۆش بێ و حەزی پێ بێ ئەتوانێت چەکی خۆی و هێزی خۆی بەسەر ئێمە ئەتاقی کاتەوە وامان لێ هاتووە لە دوای هەموو گەلانین هیچ گەلێک لێمان ناترسە لە کافران و بێ باوڕان هەموو هێزێک پێمان ئەوێرێ نابینین نابیستین چۆن خوشکان و برایانمان هەر جارێ و لە شوێنێک تا دوێنێ لە شوێنێک ئەوڕۆ لە غەزەیە بەیانی خوا بزانێ لە کوردستانە لەکوێیە بەبەر چاومانەوە خەڵتانی خۆیان ئەکرێن شەهید ئەکرێن ئەکوژرێن هیچ هێزێک و دەسەڵاتێکمان نییە ئەبێت تەنها بە پڕی چاوەکانی خۆمان سەیریکەین بۆ هۆکاری ئەو هەموو بەش بوونەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینەتەوە ئەگەر هات و ڕێگری شتێکم لێکردن قەدەغەی شتێکم لێکردن وازی لێبێنن پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێت ئەڵێ فلانە شتێ حەرامە قەدەغەی لێی دوور بکەرەوە مەڵێ بۆ حەرامە مامۆستا هەموو شتێکتان لێ حەرام کردین پێغەمبەر صلی الله عليه وسلم بە وحی رب العالمین حەرامی ئەکا وكاتي فرماني شتێکتان پێکەم ئەمری شتێکتان پێکەم بیکەن ئەنجامی دەن بەو ئەندازەی لە تااقەت و لە تواناتانە هەیە